مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. بەیانی یەکشەمەی ئەم هەفتەیە سوزان لەگەڵ یەکێک لە دەستە خوشکەکانیە بۆ چوونە جەنگەڵ و گەڕان لە ماڵ دەرچوو بوو. من لە ماڵەوە مامەوە بە تەنیا بووم و دەمویستکەمێک خەریکی نووسین بم. لە ناکاوە لە زەنگی دەرگادرا باوکم بوو. ڕوخساریش پرزە و سەراسی مەبوو. گوپەکانی داتەکی بوون و پیری پێوە دیار بوو. گڕ لە چاوەکانی دەبەوە. هەناسە بڕکەی پێکەوت بوو. ئارەقا بەلا جانگەکانیا دەچۆڕایەوە. کە دەرگام داخست تون دەستەکانی گرتم وتی جاک بیستومەکە خۆ ئەوە ڕاست نییە وانە؟ لێوەکانی دەلەرزین، دڵۆپا ڕوندکی پیری پێڵوەکانی تەڕ دەکرد، جلەکانی بۆنی ئارەقیان لێدەهات. خۆ ئەو شتە ڕاست نییە وانە؟ گوتم چ شتێک؟ خۆیدا بەسەر قەنەفەکەیدا پەیتا دەستە وشکەکانی بەیخەی چاکەتە خووریەکەیدا دەهێنا. دەمارەکانی دەستی درشت لە دوورەوە سەوزی دەکردەوە. گوتی سوزان دوێنێ دوای نیوەڕۆ هات بۆ بانق بۆ لام. قسەی بۆ کردم. گوتی گوایە تۆ خەمین و هیلاک و تووڕیت. کە سەرسامی و نەباوەڕی خۆم دەربڕی تێیگەیاندم کە تۆ کارێکی زۆر دزێ و زۆر ترسناکت کردووە. جۆرە تاوانێکت کردووە کە زۆر عەزابت دەدات و ناڕەحەتی کردوویت. پێی وایە کە تۆ نووسەر و خاوەنی کتێبەکەت نیت. دەستنووسی کەسێکی دیکەیە و تۆ بەناوی خۆتەوە بڵاوت کردوتەوە. تۆ پێم بڵێ کوڕەکەم سوزان درۆ دەکات وانە؟ هەموو دەم و چاوی گرش بوو. هیوایەکی بێهودا نیشتە سەرسیمای. نیگەرانێکی مەنددای گرت. زاری داچەقی بوو. ڕوندک لە چاویا قەتیزما بوو. زۆرم خەفەت بۆ خوارد. باشە سوزان بۆچی ئەم هەستە نابەجێی لاچێ بوو کە لە قاوم بدات؟ ئایا ئەویش من ئاسان لێبڕا بوو کە کۆتایی بەم سیناریۆ نمایشە بێنێ و ڕاستیەکان بە هەموو خەڵکی بڵێ؟ بەڵام لەم حاڵەتەدا دەبوایە من ئاگادار بکاتەوە تا پێکەوە ڕێک بکەین و خۆمان ئامادە بکەین و هەنگێ دەمانتوانی مداری ڕەوشی خەڵکی بکەین. بە هەر حاڵ دەمانتوانی خۆ لەوە دوور بگرین کە ئەم هەواڵە یەکەم کەس بە باوکم نەڵێین. نەدەبوو ئەم پیاوە ترسنۆک و هەستیارە بریندار بکەین و یەکەم جەزرەبەی ڕۆحی و دەرونی ئەم ڕیسواییەی ئێمە بخوات، چونکە ئەو بەڕاستی بەرگەی ئەمەی نەدەگرت و شایانی شتیوانە بوو. دڵم بە حاڵی ئەم پیرەمێردا باریک و بنێس و داماوە دەسووتا کە بەدەم قودانێت فەکەی دەمی و بەدەمەڵاڵەکێوە بەردەوام دووبارەی دەکردەوە. قسە بکە کوڕەکەم، ئاخر ئەم بێدەنگەی تۆ ئازارم دەدات. بۆ ساتێک بوام هات بە خەیاڵدا کە ئەم تەحەدایی سوزان قبول بکەم، مەگەر بڕیارم نەدابوو لا هەنبەر ئەو کەسانەدا کە لە ماوەی ئەم مانگەی ڕابردوودا شەیتانانە فریوم دابوون خۆم سووک و چروک نیشان بدەم. لە پڕ دڵم خۆش بوو، حەزوو ئارەزوی فیداکاری کەوتن و ژێوان بوونەوە و ئامادەگی بۆ دانی باجی ئەو هەڵی کردبووم سەراپای داگرتم. شانازیم با بوێری و شەهامەتی خۆمەوە دەکرد. کەیفم بۆ ئازارە دەهات کە بەهۆی ئامادەگیم بۆ گوتنی هەموو حەقیقەتەکان سەراپای داگرتبووم. ساتێکی بەسام و شکۆ بوو، وام دەهاتە خەیاڵ کە کات لەو ڕۆژەدا وەستا و من و بابم کەوتوینێتە دەرەوەی ئەم زەمانە و لەسەر شانۆی ئەبەدیەت لا دیمەنێکی یەجگار جوان و بەشکۆدا دەور دەبینین. لە بابم نزیک بوومەوە، دەستم خستە سەر شانی. هەنگێ هەستم کرد شانەکانی لەژێر قورسایی دەستی مندا کەمێک نەبین. ئەو لاوازی و سستی ئەندامە، ئەو گرژبوونە کتوو پڕی جستەیەکی بریندار، ئەو ترس و پەشۆکان و عەزابە کتوو پڕا دەقا و دەقل لە ترس و لەرزی قوربانیەک دەچوو کە جەلاد لێ نزیک دەبێتەوە، یان لا لولبوونی نێچیرێکی ماندوو ژێر جەربەزەی تەڕدەستی ڕاوچێک دەچوو. نا، قابلی تەحەمل نەبوو. هەستم کرد نائومێدێکی بە ئازار چقی سنگمی کون کرد. هەناسەم سوار بوو، ڕوندکی میهر و خۆشەویستی چاوەکانمی سووتاندەوە. بابم لەژێر ڕەحمەت و دەسەڵاتی دەنگی مندا بوو، لەبەر ئاڕاستی خەنجەری وشەکانی مندا بوو. سەرگردان و ترسا و پەشۆکا و هەناسە سوار ڕاوەستا بوو. لەنگین بوو ئەم پیاوە بە تاقە جوڵەیەکی من بە تاقەوشەیەکی من بمرێت. ئەو پیاوەی کاشۆرەت و ناوبانگی من بووە هۆی دووەمی ژیانی من. مافی ئەوم نەبوو لە بەرخاتری ئارامی و ئاسوودەی ویژدانی خۆم بابم بەو کەرێتیا بکوژم.
لەبەر خاتری بەختەوەریە ناچیز و ڕۆتینیەکەی ئەو دەبوایە چاوپۆشی لەو سزایە بکەم کە منی لە خۆم ڕزگار دەکرد. دەبوایە ئەو ڕازوونهێنەی کە بە زیندوێتی کەوڵی دەکردم توێی دەکردم و لە نێوی دەبردم لە قوڵترین خاڵی بوونمدا پەنهان بکەم. دەبوایە ئەم مەرگە قبول بکەم تا بابم بتوانێ بە ئەرخەیانی و ئاسوودەیی درێژە بە ژیان بدات. دەبوایە جارێکی دیکە قوربانیم بە خۆم بدایە. باوکم هێشتا هەر بەدەم مینگەوە دەیگوت بۆ شتێک ناڵی. ئەم شتە ڕاستە؟ لە ناکاوە بە دەنگێکی نامۆ تووڕە و داهێزرا و کەوتە هاوار. تۆ ئەم کارت کردووە؟ تۆ یەکسەر و بە پێچەوانەی حەز و ویژدانی خۆمەوە سرم بەرز کردەوە، خۆم قیت کردەوە بە دەنگێکی هێور و ساف کە لەم ژوورەدا دەنگی دەدایەوە تا ئەو پەڕی دنیا ڕۆیی گوتم. باوکە سوزان هەڵەی کردووە نەیزانی وەکو پێویستێت بگەێنێ. گوپەکانی پیاوەی داما و سوور هەڵگەڕان بزەی شادی لێوەکانی لێک ترازان و لە بن لێوانەوە وتی منیش پێم وابوو سوزان هەڵەیە، بەڵام تو زاتی خوا بۆمی ڕوون بکەرەوە کە مەسەلەکە چییە. کاتێ دەستم بە نووسینی ڕۆمانی غەزەب کرد ئیلهام و سەرۆم لە حیکایەتێکەوە وەرگر کە گالار بۆ سوزانی گێڕابوو و سوزانیش پاشان بەو ئومێدی کە خۆشم لە حیکایەتی ناوبراو بێت بۆ منی گێڕایەوە. ئیدی لەو کاتەدا بەدواوە سوزان کە عسابی تەواونیە واوێ نادکات کە تیمە و بیرۆکەی غەزەب هی من نییە و هی گالارە. دیارە ئەمە شتێکی ئاساییە و هیچ کێشەیەکی تیانە و تیای نابێ. باوکم گوتی هەر ئەمەیە؟ دیارە ئەم ژنە شێتە. ڕووی گەشایەوە بە شادیەکی زۆرەوە کەوتە هەڵگڵۆفینی دەستەکانی و گوتی ئەم ژنە شێتە سەیرە. گوتم دەمارێکی شێتی هەیە، هاتبوو بۆ بانق تا ئەو بە من بڵێ وای وێ ناکردووە کارێکی باش دەکات. بابم بەسەر سامی وتی من ئەمەم پێخۆشە، بەڵام تۆ زۆرت ترساندم، بەجارێ زراوت بردم ببوورە کە گومانم لێ کردویت، بەڵام ئاگام لە مەسەلەکە نەبوو، دەبوایە گوێ لە قسە هەلەق و مەلەقەکانی نەگرم. بەڵام خۆت چاک دەزانی کاتێ پیا و کوڕەکەی خۆش بوێ بە بیستنی بچووکترین گلەی دەربارەی ئەو نیگەران دەبێ، شێت دەبێ، دەمرێت، گەوج دەبێت. من شانازی بە تۆ دەکەم، منی گەوج خۆشحاڵم، زۆر خۆشحاڵم. بابم لە جێی خۆی هەستایە سەر پێیان و بە تاسەوە لە هامێزی گرتم. ڕوندێک بە چاوانیا هاتە خوارێ و دەموچاوی تەڕ کرد. پەیتا دەیگوت و دەیگوتەوە جاک خوا ڕاوستاوت بکات کوڕەکەم، خوا دەست بە باڵتەوە بگرێ. حەزم دەکرد ئەرزەکە شەق بەری و قوتم بدات بەسەر دنیاوە نەمێنم. ئێستا ئەو بوو بە جەلاد و من دەوری قوربانیم دەبینی. ناچار بووم تەحمولی زنجیرەیەک پرسیاری بە سوێ و ئازار سەبارەت با کارەکانم و نەخشە و پرۆژەکانم بکەم. بابم بۆ ئەوەی قەرەبووی هەڵەکی بکاتەوە هەوڵی دەدا وا بنوێنێ کە لە ڕادە بە دەربە خەمیش کار و چالاکیە هونەریەکانمەوەیە. گوتی خۆت زۆر ماندوو مەکە. کاتی خۆی کە باسی کتێبێکت سەبارەت بە بیرەوەریەکان بۆ کردبووم چی بەسەر هات؟ کاری لەسەر دەکەیت؟ هیچ چۆتە پێشەوە یان هێشتا هەر نەخشەیە؟ هەڵبەتە هەوڵی دەدا و شەو زاراوەی پیشەکەی من بەکاربێنێ تا من هەز بە ئاسوودەی بکەم. خەمین و دڵتەنگ بوو، ناچار بووم بە دڵی ئەو وەڵام بدەمەوە، درۆیان بکەم تا ئەو ڕازی بکەم. باسی فەسڵە دژوارەکان، دووبارە بوونەوەی تیم و ناوەڕۆک، سوکە گومان و دوودڵی و تەقسیم بەندی بەشەکانی کتێبەکەمی بۆ بکەم. بابم بەو شەو زاراوەی پڕ لە سەرسامی کەسێکی بەڵەد و پسپۆر قسەکەی دەبڕیم. شەیتان بە نەحلت بێ، نەحلت لە شەیتان. بەڵێ پێم وایە حەقی خۆتە نیگەرانی درێژدادڕی و حەش و جوانی وەسفان فیدای لایەنی سایکۆلۆژی مەکە. سوود لە وردەکاری واقعی وەربگرە. ڕاوێژ و پرست بە کەسانی بەڵەد و شارەزا کردووە. نزیکەی چارەک ساعتێک شەرمەزاری و تەریق و بێتاقەت دەوری نووسەرێکی داهێنەر و بلیمەتم بۆ بابم گێڕایەوە. بەدڵی ئەو قسەم دەکرد. زەینم تەژی کرد لە ئومێد و شانازی، شەوق و شادی لێ دەڕژا. بابم شاد و شەنگۆڵ بە کەیف و بە دەماغ بە سمێڵی قیتەوە لە بەردەرگاکەوە بۆ لای پەنجەرەکە دەڕۆی و دەگەڕایەوە. لەگەڵ هەر هەنگاوێکە پێڵاوە نوێیەکانی جیڕەجیڕێکی ناخۆشی لێ بەرز دەبەوە. ئەنجام گوتی خۆشحاڵم کوڕەکەم، خۆشحاڵم، تاقشتی خەمناک شەڕی تۆ و سوزانە. دیارە قەرەقەشە و سوکە دەمەقاڵەیەکتان بووە و ئەمە وای کردووە بێت بۆ بانق تا خەم و پەژارەی خۆی بۆ من هەڵڕێژێ.
لەم بارەیشەوە دڵنیام کردەوە و گوتم کە سوزان ئەعسابی تەواو نییە و لەوە پەستە کە هەندێک جار لە بەرنووسین نامپەرژێتە سەر ئەو ئیدی وەک هەر ژنێکی جوان بیانوو دەگرێت دیارە ئەم دیاردەیە مای پێکەنینە نەک نینگەرانی هیلاک و ماندوو بووم لە خوام دەویست بابم زوو بڕوات بەڵام ئەو پەلەی نەبوو کڵاوەکەی هەڵگرت و لەسەر مێزەکەی دانا دەستکێشە ڕەشەکانی لە نێو دەستیا لول دەدا سەرنجام تەماشای ساعتەکەی کرد و گوتی 11:15 دەبێ بڕۆم هاوڕێیەکی ئازیز چاوەڕوانمە دەچین بۆ نان خواردن دەزانی ئەگەر سوزان ڕاستی کردبا چ نەکبەتیەک ڕووی دەدا چ جەنجاڵی و ڕسواییەک دەقەوما ڕۆژنامەکان دۆست و بناژۆکانی تۆ هەموو ئاشنا و ڕۆشناکانی تۆ وا باشە چیتر بیر لەوە نەکەمەوە خدا حافیز باسی ئەم دیدارەمان بۆ سوزان مەکە